درخواستە بڵاوکردنەوەی کتێبێک دەکەین کە بەرگی دوێمی ئەو کتێبە یاخود بەرگی دوێمی کتێبی دەرودراوسەی کوردستان بڵاوکراوەتەوە کە لەم کتێبەدا چەندین وتاری سیاسی چەندین وتاری گرنگ تایبەت بە هەرێمی کوردستان ناوخۆی هەرێمی کوردستان عێراق وڵاتانی دراوسێ ڕوا لەسەر ئاسی نێودەوڵەتی ناوڕۆکەکەی تیدا لە خۆی گرتووە کە ئینوسەر بورهان شێخ ڕەوفە کە نووسەر و چاودێری سیاسین لە چوارچەوەی ئەم کتێبەدا خودە دوتوێی ئەم کتێبەدا کە بەرگی دوێمێتی تەواوی وتارەکانی کۆکردێتەوە. جا تایبەت بەم کتێبە بە کۆکردنەوەی تەواوی وتارەکان قسە و گفتوگۆ دەکەین. کاک بورهان ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆی بەیانی کورسات نیوزە. کاک بورهان سپاس بۆ ئامادەبوونت بەخێراتی. سپاس بۆیەش. زۆر سپاس. لەوە دەست پێ دەکەم دیارە هەروەک نووسەرێکی سیاسی کە چەندین وتار و با بڵێن لێکۆڵینەوە بە دوواداچوونت هەیە لە بابەتی جۆرا و جۆر هەم لە عێراق هەم لە ناوخۆی هەرێم هەم نێودەوڵەتی بابەتەکان بە شێوەیەکی گشتی جۆرا و جۆرن. کۆکردنەوەی تەواوی ئەم وتارانە کە لە با بڵێن ماڵپەڕ و ڕۆژنامە و گۆڤارەکان بڵاوی دەکەیتەوە لە دووتوێی بەرگێکدا گرنگەکەی لە چیدا دەبینیتەوە؟ سەڵاو لە بەڕێست و سەڵاو لە بینەرانی خۆشەویستیش بێگومان من وەک ڕۆژنامە نووسێک سەرەتا وەکو نووسەرێک و چاودێرێکی سیاسی بۆ ساڵانێکی درێژە لەو بوارەدا کار دەکەم و خاوەنێکی پێشینەیەکی زۆرم لە چاودێریکردنی بارودۆخی سیاسی لە عێراق و ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستوە زیاتر کاری نووسینم لە ماوەی ڕابردوودا چڕ کردوێتەوە لەسەر ئەو بابەتانەوە دوای ماندووبوونێکی زۆر توانیمە ڕێی خۆم و شرۆڤەکانم لەسەر ئەحداس و ڕووداوەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و دواتر عێراق و دواتر ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست و ناوچەی جیهانەکانی تری لە جیهاندا هەر شوێنێک بێک توانیمانە ڕای خۆمان و شرۆڤە بۆ ئەو بابەتانە بکەین. دوایی هەموو توانە و جوودەکانم وەک نووسەر و ڕۆژنامە نووسێک لەو بوارەدا سەرف کردو بواری ئەوم بۆ نەڕەخسا مەسەن لەسەر یەک بابەت لێکۆڵینەوە بکەمان کتابێک بنووسم ئەم وتارانش کە من نووسیمە ئەوە نییە مەسەرەن وەکو خاترێکی شخصی وەکو تێبینی ملاحەزەیەک ڕێکی خۆم نووسی بێت دوای ماندووبوونێکی زۆر چاودێریکردنێکی زۆر بە دوواداچوونێکی زۆر لەسەر ئەو ڕووداوانەی کە ڕوویداوە و ڕوودەداوە خوێندنەوەی مێژوو زۆر جار توانیمە وتار بنووسمەوە جێی سەرنجی خوێنەران بێ نووسەران بێ کەناڵی ئەدامیەکان بێ کە لە ماوەی ڕابردوودا ئەوە بۆ ئێوە بەجێ دێڵم ئەگەر حزورمان هەبوو بێ و قسەمان کرد بێ بازار پێشبینیمان کرد بێ چۆن دەرچوو بێ ئەمانە وای دیهات من گەیم بۆ قەنەعاتێکەوە ئەمانە کە پاش ماوەیەک بەسەری دەدەڕاوەکو دۆکۆمنتێک بینێتەوە پەیوەندی بە ڕووداوەکانیشەوە هەیە. ئەوە بوو گۆشەی دەرودراوسێ شمێل ڕۆژنامەی کوردستاندا 5 جوڵای 2017 بەردەوام تا چەند ڕۆژێک پێش ئێستاوەستاوە بەرگی یەکەمی خۆشبەختانە و ئەو کاتە کاکستان عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەکە بەرگی یەکەمی بۆ چاک کردم و خۆشی پێشێکی زۆر جوانی بۆ نووسیەوە هەڵسەنگاندنێکی باشی بۆ وتارەکان کردووەوە مای تەقدیرە بۆ من. لە دوای ئەوەش ئەوەی کە تا 2017 وانی تیا بوو دوای ئەوەی ئەوانی ماوەتەوە خۆم لەم بەرگەی ئێستادا کە بە ناوی بەرگی دووەمە کۆم کردو چاپم کردو ئەوش هەمووی نییە ینی وتاری ترم زۆر ماوە وتاری ترمێ ئەمانە مەسەن لە 2017 و بەدواوە تایەتی و هەندێکی لەسەر داعشە ئەو بەشەی کە تایبەتە بە داعشەوە لە 2013 بەشێکی گرنگە بەڵام هەمە لە 2009 ترم زۆر نووسیوە ئەوانش ئامادە دەکەم لە دوای ئەمە وەکو بەرگی بە ناوێکی تر چونکە پێش دەرودراوسیە ئەوانیش هیوام لە ئایندەدا چاپیان بکەم و بڵاویان بکەمەوە. خۆی گرنگی دۆکۆمنتکردنی ئەمانە لەوەدایە پەیوەندی بەو حەدەس و ڕووداوانەوەی وڵاتەکەمانەوەی بە کوردستانەوەی بە عێراقەوەی بە خۆرهەڵاتی ناوەڕاستەوەی کە هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیەەوە ئەمانە بۆ خۆی مەسەرەن هەم دەبێت بە مەزدەرێکی ئەمە دەبێت بە کتاب و ژمارەی پێدەدرێ من بخۆم چەندین قوتابی خوێندکار لە زانکۆکان دراساتی عولیا داوای سەرچاوی کردو لەسەر ئەو بابەتانەوەی حەزەکە وتارەکانێ بەکار بهێنم بەڵام من لینکی ماڵپەڕێکی وەدەنویسەمە دەبێتە سەرچاوەیەک دەتوانن پشتی پێ بەستن ئاماژەی پێمەند لە لێکۆڵینەوە و لە دراسە و نامەکانیاندا. بەڵێ کاک بورهان لە ناوڕۆکی هەڵبەتە کتێبەکە چەندین وتاری جۆرا و جۆر و سەرچاوی جیاوازی لەخۆ گرتووە. لە ناوڕۆکەکەی گەر لەسەر بارودۆخەکان هەرێمی کوردستان باس بکەین ئەو تارانەی کە تایبەت بارودۆخ هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەم کتێبەدا هەیە ئەمە تا چەندە بەڵگەیەکی مێژووی لە دوای خۆی بەجێ دەهێڵێت؟ بەتەئەکید ئەمە ینی ڕۆژەکان و تاریخەکانشی لەسەر ئەو کتابان ئەو وتارانی کە لە ڕۆژانە نووسی مەسەن لە کوردستانی لە ڕۆژی ئەو نەدا وڵا بوو لە ماڵپەڕی فڵان لە ڕۆژاندا و تاریخیم لەسەری داناوە تەئکیدم لەسەر مەسەن
پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق ئەو کێشانی کە ڕۆژانە لە عێراقدا ڕویان داوە پێکێنانی کابینەکان مەسەرەن بابەتی دەستوری و پابەند نەبوون بە دەستور ئەو کێشانە بۆ سەری هەڵداوە لە نێوان هەرێمدا ئەو قەیرانە زۆرانی کە لە چەند ساڵی ڕابردوو هاوڵاتیان ئەم هەرێم بەدەستی بۆ دەناڵێنن نەبوونی موچە و ڕێک نەکەوتن و سیرکردنی دەستور بە شێوەیەکی ئینتیقائی و پابەند نەبوون پێوە و لێکەوتەکانی و کێشەکانی عێراق پێکێنانی کابینەکان دەست لە کار کێشانەوەکانی بە تایبەتی لە متاردا لەسەر خۆپیشاندانەکانی تشرین کە لە کۆتایی 2009ەوە دەستی پێکردووە داخوازیەکانیان بۆ درێژی کێشا کابینەکەی عەبدولمەهدی بۆ دەستی لە کار کێشاوە کازمی کابینەیەکی تری پێکێنە ئەو شارەسەری کێشەکانی نەکرد لەسەر ئەم بابەتانە بە درێژی قسەم کردووە و خستومەتە ڕوو کێشەکانی هۆکارەکانی هەموو ئەمانە باسی کراوە ینی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی بە عێراق لە ناو مەسەن لە بابەتی تریدا مەسەن لەوانەیە شتی ڕۆژنامە نووسی بێ لەسەر ڕێی چوارەم مەسەن دەسەڵاتی چوارەم وتارێکی تێدایە سەحافە کە پێی بڵێن دەسەڵاتی چوارەم بێجگە لە دەسەڵاتی تەشریعی یاسادانان و جێبەجێکردن دەسەڵاتی دوم دادۆری دەسەڵاتی سێم ڕۆژنامە نووس و سەحافە و میدیاش لە وەکو باوە لە عاڵمە بە دەسەڵاتی چوارەم باز دەکرێت ینی وەکێ لە وتارەکان لەسەر ئەوەیە لەسەر زۆر بابەتی تر لەسەر هەرێمی کوردستان دەگەر سەیری بکەم هەندێک ناونیشانەکانی بڵێم بۆ ڕۆژنامەوانی دەسەڵاتی چوارە مەسەن لە کاتی دەنگدانەکانە لەسەر هۆشیاری دەنگدەر گرنگی هەڵبژاردن و ئینتیخابات ڕۆڵی هاوڵاتی چۆن دەنگ بەکێ ئەدەی چیە پەسەند دەکەی کامە باشە لەسەر ئەم بابەتانە قسەم کردو مەسەن لەسەر پرۆسی هەڵبژاردن و ڕۆڵی میدیا لە هەڵبژاردنەکاندا هەموو ئەمانە لە کاتی خۆیدا قسەم لەسەری کردووە. کۆبوونەوەکانی هەرێم و بەغدا هەرێم و ناوەند لە سەنگی مەحەکدا ئەمەکی ناونیشانێکی ترە لەسەر کۆنگرەیەکی کاتی خۆشتم نووسیوە لە شرکێکی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان هەرێم لە نێوان لێکترازان و دابڕانە کۆکیەکانی ناوخۆ بەعجار هینم کردووە کورد لە داوی ئەمریکادا ئەوە و تارێکی تریشە باسی پەیوەندی کورد و ئەمریکا و لە 100 ساڵی ڕابدا بە شتێکی کورد و جوان باسم کردو پەیوەندی نێوان کورد یاخود کاریگەری وڵاتانی نێودەوڵەتی یان بە شێوەیەکی گشتی پەیوەندیەکانی کورد و پەیوەندی نێودەوڵەتیەکان لە وتارەکان و لە دوتوێم کتێبەدا چۆن جێگەی بۆتەوە بەڵێ بەشێکی گرنگ ئەو بەشی کۆتایەتی زۆرترین بەشی کتێبەکەشە وەڵدام سەر ئەگەر هەڵەنە 37 وتار زیاترە ئەوەی بەشی تایبەتی نێودەوڵەتی ئایترکە لە ئەوەی کە ناو نێودەوڵەتی دەرەوەی وڵاتانی عەرەبین بەجیا پۆلین کردووە وڵاتانی دەرەوە نێودەوڵەتی مەسەن بە تورکیا لە رووسیا و شەڕی ئۆکرانیاوە لە پاکستانەوە لە هندستانەوە ینی یەکێکی وتارێکی زۆر هینی تایە لەسەر هندستان و پاکستان و سیمە لە هی نێودەوڵەتیدا هندستان و پاکستان نزیکەی 4500 ساڵ 5000 ساڵ بەیەکەوە ژیان بەڵام لە ساڵی 1940 تا پاکستان لە هندستان جیا دەبێتەوە ئەمە بابەتێکی زۆر گرنگە حەزەکەم ئەگەر بوار هەبێ تۆزێ باسی بکەم ئەم دوو وڵاتە کە جیا دەبنەوە لە دوای ئەو چەند ساڵە پێکەوە ژیانە هندستان ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی ملیارێک و 300 میلیۆنەوەی بەڕسمی دەڵێن بەڵام خۆیان دەڵێن زیاترە 100 میلیۆنیش هەر تۆمار نەکراوە لە قەیدەکانیان نییە ئەڵێن زیاتریشە لەوە بەڵام پاکستان 600 میلیۆنێکە بەڵام هندستان بەو ژمارە زۆرە بۆ ئەرزە زۆرەی کە هەیەی وڵاتێکە مەسەن بە جۆرێک لە جۆرەکان ژیانی خۆی تەنزیم کردووە کە دیموکراسی تایە ئیستا هندستانێکێکە لە ئابوووریە گەورەکانی دنیایەکێکە لە وڵاتەکانی کە لەسەر ئەساسی پەروەردە و فێرکردن زۆر لە پێشەوەیە زانکۆکانی لە ئاستی زانکۆ گەورەکانی جیهان وانە کە لە پۆلبەندەکان لە ڕیزی زی پێشەوەندە ڕووی تەندروستی وەزانین هەر لە وڵاتی خۆمانەوە لە هەرێمی کوردستان چەندەها کەس دەڕوا بۆ وەرگرتنی چارەسەر لە هندستان بەهۆی بوونی ئەو سیستەمە پێشکەوتوە تەندروستی لەوێ هەیە لە ڕێژەی ئیستیقراری سیاسی و پێشکەوتن و هەناردەکردن و ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ هەموو دنیادا ڕۆڵێکی گرنگیە بەڵام پاکستان کە لەو جیابەتەوە چونکە مەسەن نیزامێکی عیلمانی هەڵنەبژاردووە جمهوریەکی ئیسلامی و لەسەر ئەساسی دین و ئەوانە دروست بووەوە بەو شتانەوە خۆی مەشغوڵ کردووە
هەموو ئەو سکترانی ئەو لەگەڵ هەندسانە بەراورد ناکرێ بەڕاستێکی تر من ئەوانە لەو تارەکەدا هەمی بە ئەحسا و بە ژمارە بەراورد کردووە تێیدا گرنگی ئەوەیەکی عین لەو بابەتانەیە دوای ئەوە لەسەر زۆر بابەتی گرنگی تر لە وڵاتەکانی تر لەسەر ترمپ و زاهیرەی ترمپ و دەرکەوتنی لە کاتی خۆیدا بوو بە سەر و کۆمار کەوکم وەکو بوومە لەرزەی ترمپ باسم کردووە کە ئەوەی وەکو هێزێکی شعبی و پۆپۆلیستی و کشانەوەی ئەمریکا لە هەموو ئیتیفاقی نێودەوڵەتیەکانی وەکو پاریس کە پایبەت و بەڕێخستنی ئاوهەوا و ئەمانەوە لە زۆر معاهدە و ڕێکەوتنامەی نێودەوڵەتی تر ئەمریکای کشانەوە هەموو ئەمانە گورزێکی گەورەی لە پەیوەندی نێودەوڵەتیدا لەسەر ئاستی پاراستنی ژینگە و ئەمانە. باشە کاک بڕان ڕەنگە هەندێک کات بۆ نمونە وەکو پێشترش باست کرد ئەگەر لەسەر بابەتێک بنووسی ئەمە کاتی زۆری بێ و خۆت بۆ یەکلایەن دەستنیشان دەکەیت بەڵام کۆکردنەوەی تەواوی هەموو ئەم بابەتانە لە دووتوێی کتێبێکدا کاتێگەر خوێنەر دەستی بۆ بەرێ دەتوانێت لە ڕێگەی کتێبێکەوە بە چەندین لایەنی هەرێم و پەیوەندی نێودەوڵەتیەکان و هاوکات چەندین بابەتی دیکە کە لەو وتارانەدا هەیە و لەم کتێبەدا بەچاپ گەێنراوە خوێنەر پێشرا دەبێت تەواوی ئەم بابەتانە بە شێوەیەکی کورت و پێشبینیکرا و باس لێکردن تا چەندە با بڵین خوێنەر بە چەند بابەتێکی جیاواز ئاشنا دەکات و کاریگەری لەسەر لێکۆڵینەوە و توێژینەوەی و هەروەها بیری سیاسی خوێنەر بەجێ دەهێڵێت. ڕاستی پرسیارێکی زۆر جوانە ئەوە من بۆ خۆم بەرکەوتنم لەگەڵ خەڵکایە لە سوۆشیال میدیا لەناو بازاڕ ئاگەڕێم دەڕۆم دیم زۆر کەس نایناسم بەرەکمە ڕوویم مجامل دەکات دەڵێ کە تۆ قسە دەکەی دەنووسی لێتی من هەوڵم داوە ئەو شتانی کە دەینووسم ئاسانی بکەمەوە هەموو هاوڵاتێکی ئاسایی تێبگە لە هەندێ مستەڵەحات و ئانە خۆم بگرم و ئاسانی بکەمە بۆ زمانێک کە هەموو خەڵکێکی ئاسایی بتوانێت بە ئاسانی بەڕوونی لێ تێبگە ئەمە ینی بەکو ئوسلوب و شێوازێکی خۆم لە نووسیندا ئەوەی لەوانەیە پێچوانی هەندێ نووسەر و ئەوانی کە لە کۆنادیان بە شێوەیەکی ئەرستۆقراتی بیان دەکردەوە هونەر هەر بۆ هونەر بێ نە من ئەڵێم نووسین هونەر بۆ هەموو خەڵک بێ ینی شتێ بە شێوەیەکی ئاسان بێ هەموو خەڵک سوودی لێ ببینێەوە بتوانێت کەڵکی لێوەربگرێت حتەنان لە چاوەپێکردن لە تەلەڤیزیۆنەکانیش هەر بۆ شێوە قسەم کردووە خەڵک زۆر جار ئەوە لەمز کردووە کە خەڵک بۆ بە خۆشحاڵی بووم کە خەڵک بتوانێت سوودی لێوە بێ تێبگات لە بابەتەکان تێبگان توانی بە ئاسانی کردو هەموو کەسێک تێبگا لەم بابەتان و لەم وتارانەشدا من ئەو ڕێڕەوەم هەر پەیڕەو کردووەوە بە شێوەیەکی ئاسان دام ڕشتووەتەوە ئەم لێ کردو کە هەموو خەڵک بە ئاسانی تێبگاوە زۆر شتی ینی سە بڵێم باسی خۆم وەسفینەکەم دەم بۆ خوێنەران بەجێ دێڵم کە چیتیایەوە زۆر بابەت و بە دوواداچوون و ماندووبوونی من لەما دەرەکەوەکە من کە وتارێک بنووسم لەوانەیە گەلێ بابەتی تر کتێب بخوێنمەوە ئەو ساوتارێ بنووسم دەیان بابەت لەسەر بابەتێ بخوێنمەوە و دەوڵەمەنی کەم ئەوسا بتوانم حەق بەخۆم بەم 400 وشەیەکی لەسەر بنووسم. باشە ئەم کتێبە لە خزمەتی کتێبخانەی کوردی و هاوکات بۆ توێژینەوەی ئەو خوێندکارانی کە دەیانوێت لە بوارەکانی سیاست و بابەتە جۆرە و جۆرەکان کار بکەن خزمەتەکەی چۆن دەبێت؟ بێگومان یەکێکی لەوانەی کە پاڵی پێوەنام کە چاپی بکەمەوە بیکەم بە بەڕازمی هەر زۆر لەو خوێندکارانە لەو گەنجانەی کە لە سوشیال میدیاکاندا نامی ماجستێر دەنووسن لە زانکۆکان داوای هەم بەحث دەنووسن لە ساڵی کۆتاییانە ئەوانە زۆر جار داوای ئەویان لێ کردووە بابەت و سەرچاویان بەمێ لەسەر ئەو بابەتانی کە نووسیمە قوتابی ترێر لە نامەی دکتۆرای هەیە ماجستێری هەیە داوای ئەویان لێ کردو منش ئەوە هانی دام کە زیاتر بەرەوە بڕۆم بیکەم بە کتێب و ڕقمی لەسەر بێ ئەوتوان بتوان کەڵکی لێوەرگن بۆ بابەتانی کە بەکاری دێنن بۆ توێژینەکەمەکانیان. بەڵێ کاکبوران هەڵبەتە ناوڕک کتێبەکە زۆرە ینی چەندین بابەتی جۆرا و جۆر تایبەت بەداعش ئاگادارین کە چەند بابەتێکی دیکە چەند وتارێکی دیکە لە دوتوێ ئەم کتێبەدا بوونی هەیە بەڵام لەبەرەوەی کاتی بەرنامەکە باسی ئەو بەرهەمە جوانانە بە تەواوەتی ناکات کە هەمووی بەرهەمی تێر و پڕە لە کتێبەکەدا ئەگەر وتەیەکی تر بتەوێت لەسەر کتێبەکە خۆت باسی بکەیت وەکو کۆتا بابەت لەسەر کتێبەکە بفەرمایت. ئەوم لەبیت و زۆر سوپاسی دیزاینەر کاک عومەر حوسێنەکەم جاران لە کوردستان یوسفخانە نشینەوە برای بەرزم کاک ئاریان محەممەد مەلا ئاریان لە مەکتەبی ڕاگەاندن ئەویش پێداچوونەوەی بۆ کتێبە کرد و بەداخشەوە لە بیریشمان تو ئاماژەی پێبێن دەستەبەکە داوای لێبردننی لێ دەکەم ئەویش ئەو زەحمەتەی کێشا پێداچووە لە ڕووی زمانەوانی و ئەوانەوەوە بابەتی تری زۆر تایە لەسەر مەسەلەی داعش فەسڵێکی زۆر گرنگە و من پێشبینیم کردووە لەوەدا یعنی کە لە چەند ڕۆژێک و ماوەیەک پێشەوەی کەوا داعش پەلاماری مەخمور بدات من
وەکو ئینزارێک هۆشداریەکم داوەڵێم داعش لە بەردەرکی ماڵەکانمان یعنی وریابن دوای چەند ڕۆژێک داعش پەلاماری مەخمور و لە ناوچە دابڕاوەکانی ترەوە پەلاماری هەرێمی کوردستانی دەدا من لەسەر داعش ئیشێکی زۆرم کردو کە 22 تاری زۆر گرنگە لەسەر سەرچاوی داهاتەکانیان ژنەکان داعشەکان وابزانم یەکەم کەس بووم لەسەر ژنە داعشەکان وتارم نووسیوە شنۆهیرانی و ژنووسەرێکی ترەوتی کەفسێتم کرد هەر ئەوتاری تۆم دۆزیوە نازان بۆ چه بابەتێک بوو لەسەر ڕۆڵی ژنە جیهادیەکانی داعش دەورێکیان بینیوە لە ناو داعشەکە لە ستادەی هێزەکانی داعشیان پێک دەهێنات جگەل لە بەرەکانی شەڕ و لە سۆشیال میدیا و لە زۆر بواری ترە خزمەتی ڕێکخراوە تیرۆریزیەکەیان کردو مەترسی گەورەیان هەبوو لەسەر سەرچاوە داهاتەکانیان داعش بوو بە زەنگینترین ڕێکخراوی تیرۆریستی لەسەر ئاستی جیهان و مەترسیەکانی و چۆنیەتی بنەبڕکردنی و یەک پانۆرامای ترم کردو داعش لەسەر لە بێشکەوە تاکو گۆڕ لەو شوێنەی کە سەری هەڵداوە تا و شوێنی خراوەتە سەرگۆڕە بەڵام ویچێش وەکو شانی نووسماوەتەوە ئەمانە هەموو بابەتی گرنگن و سپاس بۆ ئێوەش کە لاتان کردە و نتان بەم کتێبەدا زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەوەی کەمیان بەیانی کورسار نیوز بووی زۆر سپاس بۆ بورهان شەخرۆف نووسەر و چاودێری سیاسی دووبارە سپاس.